ئەمساڵ بەریتانیا هەر هاوینێکی گەرمی هەبوو بەڵام لە دەمێکدا گەلێک بابەتی ناڕوونیش لە ئارادان. ڕێکەوتنی خۆکێشانەوە لەگەڵ بروکسل کە هێشتا واژۆ نەکراوە ئاسۆی ئەوە کە ڕێکەوتنێک بۆ هاتنە دەری بریتانیا نەبێت کە دوایین ماوەی 29 مارسی ساڵی داهاتوویە ئاڵۆزی پێکێناوە. هیچ کەس هیچ ڕێکەوتنێکی ناوێت بەڵام بربەستی گەورەش هەن یەکەم سنووری ئێرلەندا کە هەڵوێستی ئێستا یەکێتی ئەوروپا ئەوەیە کە لە ڕووی یاسای دیوارێکی سنووری تایبەت هەبێت کە بەپی یاسا لە نێو ڕێکەوتنی هاتنە دەردابێت مسۆگەری بکات سنوورێکی واوا بێت ئەو دۆخە تایبەتەی باکووری ئێرلەندا و هاوسۆزی لەگەڵ یەکێتی ئەوروپا هەیە هەر بمێنێت. بەڵام گەلێک گەندامی پارلمان ئەوە پەسەند ناکەن و دەترسن سەرنجام ببێتە هۆی ئەوەی باکووری ئیرلەند لە بریتانیا جیابێتەوە. گەلێک یاسادانەریش نایانەوێت ئەگەر جیابنەوە 50 میلیارد دلار پارە بۆ ئەوروپا بدەن کە بۆمانەوەی ئێستایان بەڵێنیان داوە بێ ئەوەی دەستەبەری ڕێکەوتنێکی بازرگانی بۆ داهاتوودا هەبێت. ئەوروپا ئەو بەڵێنە نوێ دەکاتەوە. تەنیا مەسەلەی بازرگانی نییە هەموو جۆرە شتی تر هەیە کە 30 مارس تووشی بربەست دەبین ئەگەر بێ ڕێکەوتن جا ببێتەوە. راپۆرتەکە هۆشداری دەدات بازرگانی لەگەڵ یەکێتی ئەوروپا دەست بەجێ ڕوبەڕووی سەر لە شێواوی دەبێت کە کەمبوونی خواردەمەنی و دەرمانی زۆری هەیە. پشتڕاستکردنی پارێزرایی بۆ فڕۆکەی ئاسمانی بریتانیا ڕەنگە بۆ پەروازەکانی سەرزەوی بایەخی نەمێنێت. مافەکانی وڵاتیانی بریتانیایی کە لە یەکێتی ئەوروپا دەژین دەبێتە جێگای گومان بەڵام حکوومەت جەخت دەکات دوێ ناسێت ڕێکەوتنێک بۆ هاتنەدەری بریتانیا نەبێت. ئێمە هەنگاو دەنین بۆ ئەوەی ئەگەری ئەو مەترسیانە دوور بخەینەوە کەمیان بکەینەوە بۆیە ئێمە ئامادەین هەر جۆرە ئاڵۆزێکی کورتخایەن چارەسەر بکەین. بەڵام هەندێک حکوومەتی ئەوروپا دان بە بەریتانیا دان ناهێنن. ئەلبەتە ڕوانگەیەک لە نێو هەندێک لە ئەوروپا بە تایبەتی لە فەرەنسا و ئەڵمان و کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپادا هەیە کە هەر جۆرە ڕێکەوتنێک کە لەوە بچێ ڕێگا بە بەریتانیا بدا بە مەیلی خۆی هەڵبژێرێت لە ڕاستیدا هانی هێزەکانی لانگری جابوونەوە و پشتیوانانی خەڵک لە شوێنی تری ئەوروپا دەدات. لەم دوانە کە ڕەکەبەری سیاسی لە گۆڕەدا بووە ماسیگرانی بریتانیا و فەڕەنسایی لە کاناڵی بریتانیاش تووشی تێکەڵچوون بوونە. فەڕەنسا هشداریدا ڕەنگە هێزی دەریایی بۆ چاودێریکردنی دەمەتەقەکە ڕەوانە بکات. مافەکانی ماسیگرتن لە نێو گەلێک گرفتاندان کە دەبێت لە کۆبوونەوەی ڕێبەرانی ئەوروپایی درنگانی ئەمانگەل لە نەمسا چارەسەر بکرێت.